هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک جارێکی دیکە بووەتە ڕۆژەفی سەرەکی کوردستان. دەوڵەتی تورک لە ساڵی 1983ەوە هێرش دەکاتە سەر باشووری کوردستان. لەو هێرشانەشدا پشت بە ڕێکەوتنی ساڵی 1983 لەگەڵ عێراق دەبەستێت. بەپێی ئەو ڕێکەوتنە کە گوایە ئامانج لەی سنووردارکردنی چالاکیەکانی جوڵانەوە کوردیەکان بوو، تورکیا و عێراق دەتوانن تا 10 کیلۆمەتر بچنە قوڵایی خاکی یەکترەوە. بەڵام دەوڵەتی تورک هەموو جارێک لە هێرشەکانیدا لە خاکی باشووری کوردستان ماوەتەوە و بنکە و بارەگای دامەزراندووە. لە بەرامبەردا هەڵوێستێکی جدی هەتا ئێستا دروست نەبووە. تا ساڵی 2011 دەوڵەتی تورک 25 بنکە و بارەگای سەربازی لە باشووری کوردستان دامەزران. لە ساڵی 2011ەوە هێرشەکانی بە بەردەوامی بۆ سەر باشووری کوردستان درێژەی هەبووە. بەشێک لەو شوێنانەی بنکە و بارەگا سەربازیەکانی دەوڵەتی تورکی تێدایە: دوهۆک، هەولێر، سۆران، گردیبیە، باروخێ، گەلیزاخۆ، سەرێدووپشک، دێرەشیش، سیرێ، بارەگای سەربازی سیرێ، گردی باروخ، بامەڕنێ، سنگ، بێگۆڤا، بارەگای سەربازی کۆبکێ، بارەگای سەربازی قمرێ لە بەرواری، بارەگای سەربازی کۆخێسپی، بارەگای سەربازی دەرگای داوەتیە، بارەگای سەربازی چیای سەرزێڕی، بارەگای سەربازی شارەدەی زێڵکان لە بناری چیای مەقلوب، بارەگای سەربازی باشی، بارەگای سەربازی بامەڕنێ، بارەگای سەربازی چیای کتکین، بارەگای پارتیزان لە حەفتانین و گردی کۆنفرانس لە حەفتانین. لە ساڵانی 2017 و 2018ەوە دەوڵەتی تورک جارێکی دیکە هێرشەکانی بەچڕی دەست پێکردەوە. بەتایبەت ئەم جارە ناوچەی برادۆستی کردە ئامانج، گوندەکانی لێلکان، گەلی ڕەش، چیادێل و بەرمیزە و چەندین ناوچەی دیکەی داگیر کرد. دوایین وێستگەی هێرشەکانی دەوڵەتی تورکیش هەفتانینی گرتەوە. زیاتر لە 20 ڕۆژە ناوچەکە کەوتووەتە بەر هێرشی چڕی دەوڵەتی تورک. بەپێی سەرچاوە هەرێمیەکانیش دەوڵەتی تورک نزیکەی 4 کیلۆمەتر لەو سنوورەوە داگیرکاری کردووە بۆ قوڵایی خاکی باشووری کوردستان. هەموو هێرش و داگیرکاریەکانیشی بە بەرچاوی ڕایگشتی و حکوومەتەکانی عێراق و هەرێمی کوردستان ئەنجام دەدات. بەڵام هیچ هەڵوێستێکی تند و جدی بەرامبەر بەو داگیرکاریانە نیشان نادرێت و تەنها بە دەرکردنی بەیاننامە ئیدانە دەکرێت. بە نمونە ساڵی 2003 پەرلەمانی هەرێمی کوردستان بڕیاری دەرکردنی هێزەکانی دەوڵەتی تورکی لەسەر خاکی هەرێمی کوردستان دەرکرد. هەروەها ساڵی 2011ش 1 ملیۆن واژۆ بۆ دەرکردنی سوپای تورک کۆکرانەوە و پێشکەشی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کرا. سەدان جاریش خەڵکی هەرێمی کوردستان دژ بەو داگیرکاریانە ناڕزایەتیان نیشانداوە و داوای دەرکردنی سوپای تورکیان کردووە. ساڵی پاریش زیاتر لە 50 پەرلەمانتاری عێراق واژۆیان کۆکردەوە بۆ ئەنجامدانی دانیشتنێکی پەرلەمانی تایبەت بە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک. بەڵام هیچ دانیشتنێک ئەنجام نەدرا. چەندین جاریش وەزارەتی دەرەوەی عێراق داوای لە تورکیا کردووە هێزەکانی لە خاکی هەرێمی کوردستان بکشێنێتەوە. دوای هێرشەکانی ئەم دواییە هەفتانینیش عێراق جارێکی دیکە ئەو داواکاریەی دووپات کردەوە، بەڵام هیچ ئەنجامێکیان نەبوو. نەبوونی هەڵوێستێکی تون دوای کردووە دەوڵەتی تورکیش هێرشەکانی زیاد بکات و داگیرکاریەکانی ئەنجام بدات. تەنانەت گەیشتووەتە ئاستێک ئێستا سنووری پارێزگای دوهۆک بەگشتی و بەشێکی زۆری سنووری پارێزگای هەولێریش کەوتونەتە ژێر داگیرکاری دەوڵەتی تورک. لە زۆر شوێن تورکیا بە قوڵای 30 کیلۆمەتر هاتووەتە ناو خاکی هەرێمی کوردستان. بەپێی بەیاننامەیەکی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستانیش کە ڕۆژی 27 شەشی 2020 دەری کردووە، ڕاگەیان کە سوپای تورک بە قوڵایی 20 بۆ 40 کیلۆمەتر هاتووەتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە. پشتبەست بەو زانیاریانە دەتوانین بڵین دەوڵەتی تورکی داگیرکرد لە 120 بۆ لە 130 خاکی باشووری کوردستانی داگیر کردووە. سەرباری هەموو ناڕزایەتیەکانیش بەرپرسانی دەوڵەتی تورک نایشارنەوە کە هێرشەکانیان بۆ سەر باشووری کوردستان درێژە پێدەدەن. لەلایەکی دیکەوە پەرلەمانی هەرێمی کوردستانیش بڕیارە دانیشتێکی تایبەت بۆ داگیرکاریانە ئەنجام بدات. چاودێران وای دەخوێننەوە کە بڕیاری پەرلەمانی هەرێمی کوردستان لەسەر ئەو داگیرکاریانە ئایندەی هێرشەکان لە هەرێمی کوردستان دیاری دەکات.